ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەندەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی پەرستاران لە کرماشان، ناڕەزایەتی خانە نشینکراوانی تامینی اجتماعی خوزستان، ئەدامکردنی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕەژیم، ڕووخاندنی خانووی هاوڵاتیان لە شاری زاهدان و کۆبوونەوەی هاوبەشی خانە نشینکراوان لە تاران. کۆبوونەوەی ناڕەزایەتی پەرستاران لە کرماشان ڕۆژی یەکشەممە 2 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە پەرستارانی شاری کرماشان دژ بە پێنەدانی حەقدەست لە بەردەم زانکۆی زانستە پزیشکیەکانی ئەو شارە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بە ماوەی زیاتر لە 10 مانگ حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان بە وتنەوەی دروست ماڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی یاسی حەقدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆ ماڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، گۆڕانی گرێبەستەکان و هەروەها پێدانی ئیزافەکاری بوون. ئازادی کاتی هوشیار شەعبانی بە دانانی بارمتە ڕۆژی شەمە ڕێکەوتی 19 ڕەزبەری 1404 هەتاوی هوشیار شەعبانی تەمەن 27 ساڵ و هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری بانە بە دانانی بارمتەی 400 ملیۆن تمەنی بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. ناوبراو ڕێکەوتی 29 گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی دارایی ئیتڵاعاتی شاری بانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیتڵاعات لە شاری سنەکرا. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 12 ڕەزبەر پاش شکنجەوازارێکی زۆر ڕەوانەی زیندانی ناوەندی بانەکرا. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانە نشینکراوانی سەنعەتی فولاد دژ بە دابین نەکردنی بیمەی دەرمانی و بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەتەوە. خانە نشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروست، هەڵکردنی پلاکارد و هەروەها بەرپایی ڕێپێوانێک، خوازیاری بەرزکردنەوەی یاستی حەقدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، جیاکردنەوەی سندوقی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە سندوقی خانە نشینکراوانی کشوەری و هەروەها وەدیاتنی بەڵێنەکانی بەرپرسان. ناڕەزایەتی خانە نشینکراوانی تامینی اجتماعی خوزستان ڕۆژی یەکشەممە 20 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی شوشتار و ئاهواز دەشت بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروست دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی یاستی حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، کۆتایاتنی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سەر خانە نشینکراوانی ناڕازی و هەروەها وەدیاتنی بەڵێنەکانی بەرپرسان. ئەعدامکردنی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕەژیم لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕەژیمی کۆماری ئیسلامی لە ئێران ئەعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 3 بەندکراو بە ناوەکانی ئیسماعیلە ڕەوشەنی، حەسەن سۆهرابی و بێهزاد مەریدان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی کاشان وەراک ئەعدام کراون. هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی عەلی ئەکبەر حەسەنی و ڕەحمان کەهزادی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی ناوەندی زەنجان ئەعدام کراون. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕە لە دوورگەی خارک ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 20 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی خارک دژ بە بایەخنەدانی بەرپرسان کۆبوونەوە. بە وتەی بەشداربووانی کۆبوونەوەکە زیاتر لە 2 مانگدا
ببورن زیاتر لە 2 مانگە حەقدەستە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی هەو شرکەتەوە پێیان نەدراوە و تەنانەت هەڕەشەی سازکردنی دۆسیە لە کرێکارانی ناڕازی کراوە. ناڕازیان لە درێژەی کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دشت بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی یاسیەق دەستەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕفاهی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لەسەر کرێکارانی ناڕازی بوو. ڕووخاندنی خانووی هاوڵاتیان لە شاری زاهدان. ڕۆژی یەکشەمە 20 ڕەزبەر بەرپرسانی شارەداری زاهدان هاوکات لەگەڵ هێزە سەربازیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشیان کردوتە سەر خانووی چەند شارۆمەندێک و خانووەکانیان لێ ڕووخاندوون. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون هێزەکانی ڕژیم سەرەڕای ڕووخاندنی خانووی هاوڵاتیانە دەستیان بەسەر کۆمەڵێکی زۆر لە کەلوپەلەکانیشیان داگرتووە. دانیشتوانی ئەو شارۆچکەیە هاوکات لەگەڵ ئەم کردەوەی هێزەکانی ڕژیم ڕوبەڕووی ئەو هێزانە دەبنەوە، بەڵام لەلایەن هێزەکانی ڕژیمەوە هێرش دەکرێتە سەریان و بڵاویان پێدەکرێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی هاوبەشی خانەنشین کراوان لە تاران. ڕۆژی شەممە 20 ڕەزبەر کۆمەڵێک لە خانەنشین کراوانی مخابرات اجتماعی و فەرهەنگیان دەشت بە پێنەدانی یەکدەستەکانیان کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشمی تا مافی خۆمان وەدەستبێنین، بەردەوامین لە ناڕەزایەتی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی یاسیەقدەست بە پێی ڕێژەی تەوەڕووم و هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی خانەنشین کراوان، کۆتایاتنی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان و هەروەها ئازادی دەست بەجێی خانەنشین کراوانی دەست بەسەرکراو بوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.